باستێکمان لە پرۆژەکەی سبێنێ بۆ بکەیت. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەک هەمیشە لە خزمەتێکی زۆر بەردەوامی منداڵانە بووە. سبێنێ ئێمە لە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرە ئەتوانم بڵم چالاکیەکان کۆمەڵێک لایانی لە ئەبێت و یەکێک لە لایەنەکان کردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە کە لەم پێشانگایەدا کۆمەڵێک تابلۆ نمایش کراوە و تابلۆکانمان جیا کردوێتەوانێ بەپێی ستایلی مناڵەکان خۆی. لەم ساڵە زیاتر گرنگیمان بۆەوە داوە کە منداڵان ئەو کاران کە ئەکەن دەتبڕینی هەستوناخی خۆیان بێت و تعبیر بێت لەو شتێک کە خۆیان ئەیانەوێت زیاتر دوورکەوتونێتەوە لە دووبارەکردنەوەی وێنە. ئەمە لایەنێکی تری چالاکیەکانمان بریتە لە فستیڤاڵی گۆرانی و مۆسیقا کە هە لەلایەن مناڵانەوە ئەنجام مەدرێت و جگە لەو لایەنە بەشی گەنجانمان هەیە لە ڕێکخراوی مناڵپارێز کە گرنگیەکی زۆر بە توانای گەنجانەیە. ئەمەش بریتە لە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە مۆسیقا و لە گۆرانی و گرنگیەکی زۆر مانیاوە بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لەم چالاکیە. زۆر باشە کاتە مامۆستا بکێن ئەو مناڵانی کە سبێنێ بەشداریەکەن لەم نمایشەیە. بەرنامی پەروەردە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کۆمەڵێک پرۆژەی هەیە. یەکێک لەو پرۆژانە کازیۆی چوارتایەکێکی تر کازیۆی عربەتە و باخچەی ساوایانی عربەتە و جگەلەوە سەنتەری ڕاهێنانمانێ بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. هەموو ئەم پرۆژانە کۆمەڵێک مناڵ سوودمەندە بندی. ئەم مناڵانە توانای هونەریان توانای ئەو چالاکی کە ئەیکەن ڕۆژانە بەرەو پێش ڕۆ لەلایەن مامۆستا شارەزاکانیانەوانێ ئەوەی کە نمایشیەکەن ئەمەیە. جگە لە بەرنامەی پەروەردە پرۆژەی پاراستنمان هەیە ئێمە کە ئەوش کۆمەڵێک مناڵ هاوکاری ئەکرێن و دەستگیرۆیی ئەکرێن و هاوکاری ئەکرێن کە وێنە بکێشن کە چالاکیان هەبێ و جگە لە مایشۆک و پێشتر باسم کرد گەنجان چالاکی جۆرا جۆریان هەیە لەم سبەی لە تەلاری هونەر سەعات سبەی لە تەلاری هونەر سەعات 4 ئەکرێتەوانە یەکەم جار بە پێشانگاکە دەست پێکە دواتر چالەکانی تر دایکان و باوکان ناوەندە پەروەردەیەکان مامۆستایان ئەتوانن کە منداڵەکانیان خوێندکاران بێنن بۆ دڵنیاییەوە دایکان و باوکان ئەتوان منداڵان بێن بەشێکی زۆری چالەکیەکان تایبەتە بە منداڵان و جگە لە منداڵان کۆمەڵێک گۆرانی و هونەری کوردی فۆلکلۆری دووبارە ئەکرێت. گرنگی و بوونی ئەم چالاکیانە ئەم پرۆژانە تایبەت بە منداڵان چییە؟ یەکێک لە گرنگی زۆر گرنگەکانی گرنگیدانە بە توانای مناڵان گرنگیدانە بۆ توانە شارەوانەی کە کۆمەڵێک مناڵ هەیەی لە بوارە هونەرەکانە. یعنی ئێمە خۆمان هەمان بۆ تەمەنیا تێپەڕیوین زۆر مناڵ هەبووە دەنگی خۆش بووە توانای سەرمەسرعی هەبووە توانای وێنەکێشانی هەبووە بەس هیچ جێگەیەک نەبووە کە گرنگی بەم توانایانە بات. ئێستا ڕێکخراوی منداڵپارێز زۆر بە شێوەیەکی باش گرنگی بەم توانایانەیە. زۆر باشە کاتە مامۆستای و سبێنێ هاتن بۆ هەمووانە یاخود بەس ئەو خێزانانە ئەتوانن بێن کە مناڵەکانیان بەشدارە لەو پێشەنگایە و لەو نمایشە. سبێنێ هاتن بۆ هەمووانە هەموو دایک و باوکێک هەموو مناڵێک ئەتوانی سەردانی ئەو شوێنەکات دایک و باوکان لەگەڵ مناڵەکانی ئەتوانی بێن چالێکەکان ببینن. ئەمە چێژ بەخشینێکی باشە بە هەموو کەسێک نەکرد بە مناڵان. زۆر باشە کاتە لە ڕێگەی ئەم نمایشان و لە ڕێگەی ئەم چالاکیانی کە ئەکرێت تا چەندێک هەندان و پاڵپشتێکی تاوە بۆ هەر مناڵێک کە بەهرەیە توانایەکی هەبێ بۆی زیاتر بەرەو پێشی بەرێت. بەدڵنیاییەوە کردنەوەی پێشانگا نمایشکردنی شانۆ نمایشکردنی گۆرانی بۆ منداڵان توانایەکی بڕوا بەخۆبوونی زۆریان لا دروست دەکات. ئەمە وایانەیەکە کە بەردەوام بن لەو پیشەی خۆیانە وە گرنگی بەو هونەرە بن کە هەیەە گرنگی بۆ شتە بن کە ئەو حەز و خولیایی کە هەیەە زیاتر باشە. ئێوە لە مناڵپارێز مامۆستا چۆن ئەتانەوێت مناڵێک کە بەهرەیەکی کە توانایەکی جیاوازی هەیە ئێوە بتوانن دەستی ئەم مناڵە بگرن بۆ ئەوی بەهرە و تواناکەی زیاتر بەرەو پێش بەرن چی بۆ ئەم مناڵە؟ ئێمە لە پرۆژەکانی بەرنامی پەروەردە کۆمەڵێک بەشمانە یەکێک لەو بەشانە بەشی شێوەکاریە و یەکێک لە بەشانە بەشی ئیشی دەستە و بەشی مۆسیقامان هەیە. ئەتوانن هەر مناڵ بەپێ ئەو بوارەی خۆی لەلایەن مامۆستای شارەزاوە گرنگی بە توانەکانی ئەدرێت. هەنێ وەکو لە مناڵپارێزی کوردستان لە نزیکەوە ئاگامان لە هەموو توانێ مناڵەکانە ئەگەر مناڵە توانایەکی لە ڕادە بەدەری هەبێ بەدڵنیاییەوە بەشداری پێکردنەکانی زیاتر ئەەکەین و معلوماتی زیاتر دەخێنێ سەر توانەکانی تا ئەو کاتی کە پێویستی بە ئێمە هەیە. دەستخۆش بێت ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ئەکاونتی خۆی بڵاوی کردبەوە کە سوودمەندانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان 7,000 منداڵە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانە. باشە زیاد لە 91 ملیۆن دیناریان دابش کردووە بەسەر سوودمەندانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە بەسەر ئەو منداڵانەیە کە پەیوەندیان بە ڕێکخراوەکەەوە کردووە. ئەکرێت بڵین بوونی ئەم چالاکیانە کار و پرۆژەکانی ئێوە و هاوکاری ئێوە بۆ سوودمەندان
دەوڵەمەندترەکات؟ بەڵێ بەشی گرتنە خۆمان هەیە کە سەر بە بەرنامەی پاراستنە ئێمە گرتنە خۆ هاوکاری مناڵانەکە هاوکاری مادیانەکە و مناڵانی کە دەستکورتن ئەمە لایەنێکێتی بەس جگە لە لایەنە مادیەکە ئێمە لە پرۆژەکانی کەمان بەشی تەندروستیمان هەیە کە هەمیشە چارەسەری منداڵانی نەخۆشەکات حتا نەخۆشە درێژخایەنەکان بەردەوام ئێمە لە نەخۆشخانەی هیوا پرۆژەیەکمان هەیە بەناوی پرۆژی ئارا کە هاوکاری مناڵانی توشبووی شێرپەنجە ئەکات. بەڵێ وەجگە لەمە هەر بەشی تەندروستیمانەیە کە عملیاتی زۆر گەورە بۆ منداڵانەکە لە دەرەوەی وڵات یعنیمانە جگە لە لایەنە مادێکە وەکو لایەنە پاڵپشێت دەرونیەکەیشی ئێمە هاوکاری مناڵەکانمان کردووە هەل لە مناڵپارێزی کوردستان پسپۆری دەرونیمان هەیە کە لە کێشەوە مناڵانە ئەکۆڵێتەوە کە گرەی دەرونیان هەیە وەک ئۆلانەی پێشتریش باسان کرد لە بەرنامەی پەروەردە ئێمە هاوکاری و مناڵانەمان کردووە کە توانێت هوەریان یا توانێت ئاسی زیرەکیان باشە کە بەرەو پێشەوەیان بێت. زۆر باشە مامۆستا ئەیوب هەمیشە بە بەردەوام ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەوڵی ئێوە یاوە زۆر ورتر مامەڵە لەگەڵ ئەو بابەت هەستیارانە بکە کە مناڵی تێدایە تەنانەت نەک لە کوردستان بگرە لە دەروی کوردستان و ئەو عێراقیش کار لەسەر هەندێک بابەت هەیە کە ئەیکات پێمان بڵێت چالاکیەک هەیە کە ئێوە کاری لەسەر بکەن کە بۆ ئەمڕۆی ئێستای کۆمەلگای مناڵی کۆمەلگای ئەمڕۆ زۆر گرنگ بێت چالاکیەکتان ئەنجام ماوە لەم ماوانەی ڕابردووە. ئەوەی کە ئەنجام درابوو لە هەمووی عێراق ئەوەی کە بوو بە سەجەیەکی زۆر گەورە بەشودانی مناڵی تەمەەن 9 ساڵ و ئەمانەیە کە مناڵپارێزی کوردستان هەمیشە ڕێی خۆی هەبووە و کاری بۆ ئەو کردو کە ئەم یاسایە جۆرێک لە گۆڕانکاری تیا بکات کەمە هەنگاوێکی باشە وەجگە لەوانە بەشی پاراستنمان زۆر ئیش لەسەر مناڵانی ئیشکەرەکاتوانێ کە چۆن مافەکانیان بپارێزێت یاخود چۆن نەیهێڵێ ئیشکردن لەسەر منداڵانی سوالکەر کە ئەمەش جۆرێکە لە پرۆژە بەردەوامەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە هەمیشە بە هەماهەنگی لەگەڵ باشە چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵانەیەکەن کە ڕەنگە هەتاوەکو ئێستاش زۆرێک لە ئێمە لە شقامە گشتیەکان لە لای ترافیکەکان و منداڵ ببینین کە بەداخەوە کاری پێئکرێت کە دەرۆزا کات ئەمانە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ بەردەوام بە هەماهەنگی لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی کۆمەڵێک پرۆژەمان هەبوو بۆ ئەو منداڵانە و ئاگادارکردنەوەی خێزانەکانیان و لە ڕێی بڵاوکردنەوەی ڕێنمایی و کۆمەڵێک هاوکاریکردنیان جگە لەوەی ئەو مناڵانی کە ئیشکرد نیێمە لە کازیوی سەرا شوێنێکمانەیە کە سەر بە بەرنامی پاراستنە لە ئێستاە بەردەوام بۆ ئەو مناڵانە هەم سیمیناریان بۆ ئۆکرێ هەم قسەیان بۆ ئۆکرێ کە چۆن مافەکانیان چییە کە ئەمان نابێ ئیشکانە بێ خوێن کە گرنگە بەردەوام بن لە خوێندنەکەیان. خێزانەکان تا چەند پاڵپشتانم ببوورە ڕاوەند بەداخەوەیەکە لە کێشە هەرە گرگەکانی هەم چاودێری کۆمەڵاتی ئەم ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە خێزانەکان نەیانتوانی پاڵپشت بن لەم لایەنەوە و زۆر جا مناڵەکان ژوا فێرەکرێن کە پشتی خێزانەکانیان بکرێن کە ئەمە ئاستەنگێکە بۆ ئێمە لە هەنێ حاڵەتە. باشە ئەمەی کە ئێوە ئیکەن کارێکی زۆر باشە بەڵام پێتان وایە هەر بە ڕێنماییکردن و ئاگادارکردنەوە ئێوە بگەن بە لە سەداسەدی ئامانجەکەتان کە ئیتر منداڵ بەکار نەهێنرێت بۆ کارکردن بۆ دەرۆزەکردن وڵا بەردەوام جگە لە ڕێنمایی ئێمە هەوڵی ئەوشمانیەوە کە یاسادا بنێن بۆ ئەم مۆزوعە کە یاساکانی مافەکانی مناڵەکە خۆی لە کۆمەڵێک یاسایی بینێتوانێت چۆن بەردەستە بکرێت لە وڵاتی خۆمان یاخود لە هەمووی عێراقا کە ئەمە لایەنێکی زۆر گرنگە یعنی لەم ماوەی پێشووە کۆمەڵێک مناڵ لە خوێندندا بڕاوبوو ئێمە بەجددی کارمە لەسەرەوە کردەوە چۆن بیان گێڕینەوە بە خوێندن ئەنی زۆر جاکە خێزانەکانی خۆیان دەریانیان لە خوێندن یعنی ئێمە بەجددی کار لەسەرەوەکەین ئامارێکی دڵخۆشکەر لە بەردەسایە کە بەتایبەت بۆ گەڕانەوەی ئەو منداڵانی کە لە خوێندندا بڕاون بەدڵنیایی بەس من لام نییە من بەرەوەی کە لایەنەکان زیاتر سەرپەرشتیەکەم ئاگام لەوانەیە زیاتر. زۆر باشە با ئێستا باسێکی دیسان چالەکیەکەی سبەینێ بکەین بەڕێستان وەکو لێپرسراوی هوەری لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئاستی ئەو کارە هوەریانە چۆن هەڵە سەنگێنی کە منداڵان پێشکەشیەکەن سبەینە. بەڕاستی من زۆر معجیبی ئیشی مناڵم بەتایبەتی لە تابلۆیە لە وێنە کێشان یعنی منداڵان خۆیان بۆ خۆیان ئەتوانم بڵێم زۆر داهێنەرن لە وێنە کێشانە باس لە ئاستا ئەکادیمەکە ناکەم باس لەو دەربڕینە جوانە ئەەکەم لەو ڕازگۆیی ئەەکەم کە مناڵە ڕێ ڕەنگەوە دەری ئەبڕێ کە ئێمە زۆر دڵمان بۆ شتە خۆشە یعنی ئەم شتێکی نامە و بینیوە کە بۆ مناڵێک تابلۆیەک بابەتێکی کێشابێکە زۆر سەرنجڕاکێش بڵێ سەویستم باسی ئەو شتە ئێمە ئەم ساڵ ئیشمان زۆر لەسەر ئەو شتە کردووە کە مناڵ بتوانین هەموو شتانێ لە هەست و ناخی خۆیەتی دەری ببڕێ هەنیەک لە کارەکان لەم ساڵ بینی بێت مناڵ لە کارەکانی زۆر تایبەت بوو هەموو جارە وێنەی
مارێکی ئەکرد کە لە هەموو فۆرمی ناو تابلۆکی گەورەتر بوو دواتر ئێمە لە ڕێ پسپۆری دەرونیەوە بە دوواداچۆن بۆ ئەو مناڵەکە بزانێت چ کێشەیەکی هەیە ئەم مارە بوو ئاوایە بەردەوام مارەکە لە خانووکە گەورەتر بوو لە مناڵەکە گەورەتر بوو دواتر بۆمان دەکەوت کە ئەم مناڵە کێشەیەکی کۆمەڵایەتی و خێزانی خۆی هەیە کە تەسیری یاوەتەوانە لە وێنە کێشانە بەڕاستی ئەمە پێ ئەو تێهونەری وێنە کێشان کە دەربڕینێکی ڕاستەوخۆی مناڵەکەی تیابێت کە ئیشکێنە سەر ئەو کەیسانە لە ڕێگەی هونەرەوە چۆن بتوانین کەیسی مناڵ بدۆزینەوە. باشە بەڕێستان کار لەسەرەوە شەکەن کە خوێندنەوە بۆ وێنەی مناڵان بکەن چەند لە ڕێی خوێندنەوە بۆ وێنەی منداڵەکان یا لە ڕێی کارە هونەریەکانەوە توانیتانە گرفتەکانی ئەو منداڵە یان چیرۆکەکانی پشتی ژیانی ئەم منداڵە دەربخەن ئەگەر گرفتێک لە ژیانی هەبێت ئێوە دەست بخەنە ژیانیەوە چارەسەری بکەن. بەڵێ یەکێک لە پرۆژە زۆر گرنگەکانمان بە تایبەت لەگەڵ بەڕێستا بەرنامەم کردووە کە ڕەنکردن چ ڕەنگێک زۆر بەکاربێنێت ئەو کاتە خوێنەوە توانی بۆ مناڵەکە بکەیت. ڕاستەکەی کۆمەڵێک توێژینەوە کراوە لەسەر هونەری منداڵان ئەگەر وێنەی فڵانشت بکەن تابی لە چی ئەکا بۆن من ئەگەر لە ناوەڕاستی لاپەڕەکەی وێنە بکات ئەم منداڵە زۆر کۆمەڵایەتیە ئەگەر لە بەشی خوارەوەی بیکا مناڵێکی گۆشە گیرە ئەگەر لە بەشی سەرەوەی بیکا مناڵێکی چۆنەها بەپی ئەم لەکدانەوەوان ئێمە شیکردنەوە بە تابلۆ مناڵانەکەن کە ئەمە بووە بە پرۆژەیەکی زۆر گرنگ بۆ ساڵی داهاتوو کە بەتەمان لە کۆمەڵێک وەرکشۆپ و سیمینارە بۆ مامۆستایانی هونەر ئیشی لەسەر بکەین. باشە کە لێکدانەوەتان کرد یاخود خوێندنەوەتان کرد بۆ تابلۆیە کە مناڵێک کێشابێتی ئەگەر زانیتان بەڵێ ئەم مناڵە گرفتێکی دەرونی هەیە بەڵێ ئەم مناڵە گۆشەگیر بووە ئیتر هەر بابەتێکی تر بێ دواتر چۆن ئەتانەوێت دۆخی ئەو مناڵە ئاسایی بکەنەوە چۆن کار لەسەر بابەتەکانەکەن. وەکو پێشتری باسماکرد مناڵپارێزی کوردستان خۆی لە کۆمەڵێک بەرنامەیە ئەبینێتەوە تا ئەو کاتە بەرنامەکە لای ئێمەیە کە کەیسی مناڵەکە بدۆزینەوە دواتر ئەم کەیسە پێشکەش بە پسپۆری دەرونیمان هەیە لە ڕێکخراوی مناڵپارێز کە سەر بە بەرنامەی تەندروستیە دوایە کە کێشەکەی دیاری کرا ئەو کاتە توانین بڵێن بەشی پاراستن تەداخولەکە لەویا و ئیش لەسەر ئەو کەیسە ئەەکەن. زۆر باشە دەست خۆش بەوام مستایی و سواز بۆ زانیاریەکانت ماندوومان کردی.